سڵاوتان لێبێت من هودا عوسمان سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. هەواڵگری عێراق لە کەرکووک گەڕان و پشکنی دەکەن بە دوای ڤیدیۆیەکدا دەگەڕێن کە کەسێک تۆماری کردووە. ڤیدیۆکە لە کاتی پێشێلکاریەکی مەترسیداری هێزە عێراقیەکان دژی خۆپیشاندەران تۆمار کراوە. بە پێی زانیاریەکانی تیوار تا ئێستاوە ڤیدیۆیە بڵاو نەکراوەتەوە. هێزە ئەمنیەکانی عێراق دەیانەوێت بە هەر جۆرێک بێت بیدۆزنەوە. بە پێی زانیاریەکانی تیوار شەیدا و کار کە دوێنێ لە خۆپیشاندانەکانی کەرکووکدا شەهید بوو، باوکیشی بەمان شێوەی خۆی لە بەڕێوەچوونی خۆپیشاندانێکیە و کات لە کەرکووک بەدەستی هێزەکانی حرەس قەومیە شەهید بووە. ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی عێراق جێبەجێکردنی بڕیاری محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقی ڕاگرت بۆ ڕادەستکردنەوەی بارگای فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک بە پارتی دیموکراتی کوردستان. فڕۆکە جەنگیەکانی عێراق دەوروبەری ناحیەی پێدەیان بۆرتومان کرد. ئەمە لە کاتێکدایە دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە ڕۆشتووە. مارگرتووان خێمەیان هەڵگرتووە و ڕێگای کەرکووک بۆ هەولێر کراوەتەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت دیارە محەممەد شیع سوودانی دەسەڵاتی بەسەر سوپای عێراقدا نەماوە. وەزارەتی گواستنەوە و گەیاندن وێنەیەکی بڵاو کردووەتەوە و ڕایگەیاند پەیکەری پێشمەرگە لە کەرکووک دەکرێتە پووری پۆستە. سروە عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە سەرۆک وەزیرانی عێراق پێی ڕاگەیاندوون ئەم هەفتەیە موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێردرێت. محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان ڕایگەیاند ماوەی هەفتەیەکە لەلایەن هەندێک لە عەربە هاوردەکانەوە ڕێگای سەرەکی کەرکووک بۆ هەولێر گیراوە و بوونەتە ڕێگر بۆ هاتوچەی هاڵاتیان. لە بەرامبەردا کاربەدەستانی ئەمنی حکومیە و شارە نەک هیچ لە پرسینەوەیەکیان نەکردووە بگرە هاوکاریە و تاقمانەش دەکەن. سەرنجام دوێنێ هاوڵاتیانی کورد ناشار کران خۆپیشاندان ساس بکەن بۆ کردنەوەی ڕێگاکان کەچی حکوومەت و دەسەڵاتدارانی کەرکووک تەقەیان لە خۆپیشاندەران دەکرد و چەندین قوربانی و شەهیدی لێکەوتەوە. سعدی ئەحمەد پیرە ئەوەی دوێنێ لە کەرکووک ڕوویدا بە بەرنامە و پلان بوو. زۆربەی ئەوانەشی سەرپەرشتی خۆپیشاندانەکەی کەرکووکیان دەکرد لە هەولێر دەژین و دیارە سربەکن و لە پێناوچی ئەجەندایەکدا کار دەکەن. دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئەگەر لە کوردستان خەڵک 2 ساعت خۆپیشاندان بکات ئەوە بۆ بەیانی بودجە و موچە لە بەغداوە دێت. عێراق وڵاتێکە داواکاری بە فشار و ناڕەزایەتی جەماوەرەکەی جێبەجێ دەکات. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی شات.